سڵاوی خۆی گەورەتان لێبێت. چۆن پشکنین بۆ هۆرمۆنی شیر بکرێت؟ یەکێک لە هەنگاوە گرنگەکانی چارەسەرکردنی بەرزی هۆرمۆنی شیر بریتیە لەوەی کە پشکنینێکی دروست بکرێت. ئەو هەنگاوانەی کە بۆ پشکنینێکی دروست بە هۆرمۆنی شیر دەکرێت چین؟ یەکێک لە هۆکارەکانی بەرزبوونەوەی هۆرمۆنی شیر وەک باسمان کرد فشاری دەرونیە. واتە ئەو کەسێک کە دێت بە هۆرمۆنی شیر باشترە کە لە ڕووی دەرونیەوە فشاری لەسەر نەبێت ئەگەر ئەم بتوانرێت بکرێت. و پاشان خەوێکی باشی کردوێت باشتر لە بەیانیانە بکرێت، بەڵام لە هەر کاتێکی ترا بێت لە ڕۆژدا دەتوانی بیکەیت. پاشان کەسەکە کە دێت لەسەر و 8 ساعتەوە هیچی نەخواردبێت بۆی، چونکە هەندێک لە خواردنەکان کاریگەریان لەسەر هۆرمۆنی شیر دەبێت. لە ئافرەتاندا باز لەوە دەکرێت کە باشترە ئەم هۆرمۆنە لە کاتی سوڕی مانگانە بکرێت. ئەم هۆرمۆنە هیچ کاریگەری سوڕی مانگانە لەسەری نییە، لەبەرەوە لە هەر کاتێکی سوڕی مانگانەیە بێت و ئەگەر لە سووری مانگانەشانە بێت دەتوانرێت هۆرمۆنەکە بپشکێنرێت. پاشان کە دێت باشترە پشوو بدات، چەند خولەکێک پشوو بدات و ئەو کەسێکی خوێنەکەی لێوەردەگرێت، ئەو کارمەندە بەڕێزە ئەگەر بتوانێت بە یەک جار خوێنەکەی لێوەر بگرێت و بە دەروونێکی خۆشەوە خوێنەکەی لێوەر بگرێت، ئەمە زۆر باشترە، چونکە ئەگەر چەند جارێک هەوڵ بدات بۆ وەرگرتنی خوێنەکە، ئەو کاتە دەبێتە هۆی بەرزبوونەوەی هۆرمۆنی شیرەکە لە بنەڕەتدا ئەم کەسە هۆرمۆنی شیری بۆ شێوازە بەرز نەبووە. و یەکێکی تر لە خاڵە گرنگەکان ئەوەیە کە ئەو کەسەی کە دەرمان بەکارەهێنێت و ئەو دەرمانانەش دەبنە هۆی بەرزبوونەوەی هۆرمۆن شیرەکە، باشترە ئەگەر بتوانرێت بوەستێنرێت لە ژێر ڕێنمایی پزیشکەکەت، واتە نابێت خۆت دەرمانەکان بوەستێنیت و ئەنجا بێت بۆ پشکنینی هۆرمۆنی شیر، چونکە دەرمانەکان هەندێک جار زۆر گرنگ و پێویستن بۆ ئەوەی کە کەسەکە بەردەوام بێ لەسەری. و ئەگەر نەشتوانرا دەرمانەکە بوەستێنرێت، ئەوە دەبێت پزیشکەکەت ئاگادار بکەیتەوە کە فڵان دەرمان بەکارێنی، چونکە ئەگەری هەندێک دەرمان کاریگەری هەبێت لەسەر ئەنجامی هۆرمۆنی شیرەکەت. سمارت وەرچەرخانە.